بە سەرما گەرمای دەبێت و بە گەرماش سەرمای دەبێت. ئەمە مەتەڵ نییە، ئەمە دەگمەنترین نەخۆشیە کە مرۆڤێک تووشی بووە. پزیشکانی ئوسترالیا سەریان سوڕماوە لە حاڵەتێکی دەگمەنی نەخۆشی گەنجێک کە تا ئێستا نەتواندراوە هۆکاری نەخۆشیەکەی و چارەسەرەکەی بدۆزرێتەوە. پێگەی ناینۆزی ئوسترالی هەواڵێکی لەسەر ئەم گەنجە بڵاو کردووەتەوە و نووسیوێتی. گەنجەکە ئایدن میکمانسە و تەمەنی 22 ساڵە. تووشی حاڵەتێکی دەگمەن بووە کە دەست و قاچەکانی لە کاتی بەرکەوتنیان بەشتی گەرم هەست بە سەرما دەکەن و لە کاتی بەرکەوتنیان بەشتی سارد هەست بە گەرمی تەنانەت سووتان دەکەن. سەرچاوەکە باس لەو دەکات ئەم گەنجە بەهۆی ئەم نەخۆشیەوە توانای ڕۆشتنی نەماوە. ئەیدن لە تەمەنی 17 ساڵی لە قاچەکانی هەستی بەسەربوونی کردووە و دواتر هەب لەبەر ئەم هۆکارە وا هەستی کردووە کە قاچەکانی پێوەی نەماوە. پزیشکانی ئوسترالیا بەست پشکنینی جیاوازیان بۆ ئەیدن کردووە و گەیشتونەتە ئەو بڕوای کە حاڵەتەکە بەهۆی خوێنمێنینەوە تووشی بوو و چەند دەرمانێکیان بۆی نووسیوە، بەڵام هێشتان بێسوودە و تەنانەت نەیانتوانیوە چارەسەری بدۆزنەوە. ئێستا پزیشکان بە دیار نەخۆشیەکەی ئەیدن داماون و دەڵێن چارەسەری نییە و ئەیدنیش وا ماوەتەوە.